مەرجی سەرکەوتنی ریفراندۆم پەیوەستە بە یەکڕیزی ماڵی کوردەوە بۆ کوردستان بە ناوچەدا براوەکانیشەوە. سەرکەوتنی ریفراندۆم لەوە خۆی دەبینێتەوە کە ئەم پرسەوە پرسێکی نیشتیمانی مامەڵی لەگەڵ بکرێ و لە هەمان کاتە بە کەناڵی ئوسوڵی یاسایی خۆیان تێپەڕێ و پەرلەمانی کوردستان بتوانێت یاسای بۆ دەربکە. دیارە پێش دەرکردنی یاسا و هەر ڕێوشێنێکی تر پێویستە پەرلەمان بۆ خۆی کارا بکرێتەوە. یەکێتی نیشتیمانی کوردستان بڕیاری کۆمیتەی سەرکردایەتی هەیە کە ئێمە بڕیارمەداوە بە ئیجماع پەرلەمانی کوردستان کارە بکرێتەوە و بەشداریمان لەم پرسە چارەنووسازە لە ئێستادا پەیوەستە بەوەی کە بە کەناڵی ئوسوڵی خۆیان بڕوا، بۆیە لە ناوچەدا براوەکان و لە کوردستان بە شێوەیەکی گشتی پێویستە کە هەمووان خاوەندارێتی لەم پرسە بکەین و بتوانین ئایندێکی باشتر بۆ ملەتەکەمان دەست بکەین. ئەم پرسە بۆ ئێمە و یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێکە لە دروشمە گرنگەکانی خەباتی سیاسی ئێمە دەمێکە قوربانی گەورە لە پێناوی بەتێهێنانی ئەم ئامانجە ئەکەین. بۆیە لە ڕاستیدا بەشداری و کۆدەنگی لەسەر ئەوە وەستاوە کە ئەم پرسە چەند دەبێتە پرسێک هەمووان خاوەندارەتی لێ بکەین و ئەم پرسە چەند ڕێوشێنی قانونی خۆی تیا لە بەرچاوە گیرێ و چەند قانونی بێ و بێگومان پشتیوانی نێودەوڵەتیشی زیاتر بۆ دەستەبەرە بێ و میدیا بە شێوەیەکی گشتی خاوەندارەتی لێکا، ڕێکخراوەکان خاوەندارەتی لێکن. بۆیە لە ڕاستیدا پێویستە تەرکیزمان لەسەرەوە بێت ئەم پرسە بەلا ڕێگادا نەبرێ، بە حزبی نەکرێ، بە شەخسانە نەکرێ و هەموومان پێکەوە بتوانین خاوەندارەتی لێ بکەین و لە دواییە سەرەتایەکە بۆ ئەوەی کە بتوانین ئایندێکی ئارامتر گەشتر بۆ نەوەکانی داهاتوو لەم وڵاتی خۆمانە دەستەبەر بکەین.